Hey, what's up guys? Welcome to Learn&Explore. من ڕاستیم خۆشحام کە گەڕامەڵاتان لە ڤیدیۆیەکی نەدا. زۆرێکتان پرسیاری ئەوتان کردبوو کە چۆن بەشداری لە کۆرسەکانی ئەیجا بکەن. ماوەیەکی زۆرم پرسیارەکەن بەڵام هەر مەجال نەبوو وەڵامی بەمەوە و لەم ڤیدیۆیە وەڵامی ئەوە ئەینەوە. دوو شێواز هەیە بۆ ئەوەی کە بەشداری لە کۆرسەکانی ئەیجا بکەیت. شێوازێکیان شێوازی یاساییە، شێوازی دووەمیشیان شێوازە نایاساییەکی خۆمانە. با یەکەم جار بە شێوازە یاساییەکە دەست بکەین. بۆ ئەوەی کە کۆرسەکانی ئەیجا دەست بکەوێت، ئەڕۆیت بۆ وێبسایتەکەی کە ناوی effortlessenglishclub.com کە وێبسایتەکەی یەکەیتەوە، ئەڕۆیت بۆ بەشی خوارەوە وەکو لەسەر شاشەکە ئەیبینن، ئەڕۆیت بۆ بەشی خوارەوە. لە بەشی خوارەوە ئەو کۆرسانەی تایە کە ئەتوانی بەشداری تیا بکەیت و ئەو کۆرسەیان کە بۆ ئاستی سەرەتاییە ناوی original course. ئەم کۆرسەیان بۆ ئاستی سەرەتایی و ناوەندیە، یەکێکە لە کۆرسە زۆر باشەکانی فێربوونی ئینگلیزی و خەڵکێکی زۆر لە ڕێگەی و فێری ئینگلیزیە بن. ئەتوانن بەو شێوەیە بڕۆنە سەر original course و لێوە پارەکە ئەیەن و بەشداری لە کۆرسەکە یاکەن و کۆرسەکەی بە 6 جار هەر جاری $30 وەکو لەسەر شاشەکە ئەیبینن. بەو شێوازە بەشداریەکەیت و پارەکە ئەیت و کۆرسەکە دەست ئەکەوێت و خۆی ئەیجێ ئەڵێت ئەگەر سوودە لە کۆرسەکە وەرنەگرت ئەتوانی داوای پارەکە بکەیت و پارەکە ئەینەوە. ئیتر نازانم ئەیاتەوە یان نایاتەوە، ئەویان ناگەم لینێ، بەڵام خۆی ئەڵێت ئەگەر سوودە لێوە نەگرت ئەتوانی داوای پارەکە بکەیت و پارەکەی ئەینەوە. شێوازە نایاساییەکەی ئەوەیەکە لە زۆربەی کتێبخانەکان بزانم هەیە خستویانە سەر CD و بە 1-2 ئەیفرۆشن و ئیتر ئەم هەموو پارەیەش نایە. بەڵام ئەوە شێوازێکی نایاساییە و هیوادارم کە ئەیجێش گوێی نەدەبێتم بۆتان باسەکەم. و شێوازێکی تریش هەیە، ئەویش وابزانم لینکێک هەیە هەموو کۆرسەکانی تێ ئەتوانی هەر بە بەلاش داونلۆدی بکەیت، بەڵام هیچیانم لا نییە، من نازانم لە چ شوێنێکیش هەیە، بەڵام ئەگەر یەکێک هەیەتی ئەتوانن بەوانیتر بڵێن. بە هیوام کە سوودتان لە ڤیدیۆ وەرگرت بێت. ئەگەر سوودتان لێوەرگرت لایکی بکەن و هاوڕێکانتانی بنێرن. ئەگەر سوودیشتان لێوەرنەگرت یەک دیسلایکی جوانی بکەن بۆ کەسی بنێرن. تا ئەو ڤیدیۆ داهاتوو خواتان لەگەڵ.